پرۆگرامێک پڕ تایبەت دگەل دکتۆر شکریە ڕەسوول ئەمە ئیرۆ بدنە بەحەسکردن و دەست پێکردن ژیانەوەی هەروەها ئەزمووناوێنە چژمەر دەبێژە و چ تشتێکی تایبەت هەیە کو پارڤەتکە divê xeleka xanûman de silav û rêzên min Gulistan Mihemed Emîn qebûl bikin. نهاجی من خلکه خود گل دکتر شکریه دادن دست بکرن گلک بخیراتی دکتر از گلک خوشم تیرود گل منی. زور سپاس دارم بخیر بین سر چاو. گلک سپاس. بجام چکی بحث زارکتیات بکن. تل کودرش دایک بویا هنگ بیر آنین و بیروارین منضالیات تجمع بده بحث کرن. من لشاری سلیمانی لدایک بوم لگریکی چوارباغ. بله. لوی پیک یعنی گوره بوم و هل لچوارباغی چند مالک من گوریوه. تا نیشتەجێ بووین و بووینە خانی خۆمان لەوێ قۆناغی سەرەتایی و ناوەندی و دواناوەندیم تەواو کردووە و لە شاری سلەیمانیە هەموو کەس و کارم لەوێیە ئەیتر لە دوای چەندەمینی دکتۆر دناو خوشک و من لە ناو خوشک و براکانمە چوار هەمین خوشکم ئێمە نۆ خوشک و دوو برابووین سێ برابووین یەکێکمان مرد ئێستا تقریبەن حەو خوشک و دوو براین دایک و باوکیشم کۆچیان کردووە بەڵام لە سلەیمانی هەموو کەس و کارم لەوەیە ماڵباتێکە چاوە بوون هون لە ماڵباتێک بووم سپاس بۆ خوا لە نێوان خۆمانە زۆر بەختەوەر بووین هەمومان کە گەشتینە قۆناغێکی دیاری کرا و خەریکی خوێندنەوە بووین زۆر دانەجار من تەجربەی نووسینی خۆمم ئەکرد چ لە شێوەی شیعرا دوو بێ یا لە شێوەی چیرۆکا بوو بێ بۆ باوکم دەخوێنەوە باوکیشم زۆر شانازی پێوە دەکرد و یەکێک بووم لەوانەی کەوا باوکم هەندێکی سەرەکی بوو لە ژیانی منە و ئەو کەسایەتی کە ئێستا لە من ئەبینی هەموو باوکم و هانی دەری سەرەکیم باوکم بووە خوشکە گەورەکانیشم بوو ئەمانە توانیان من دروست بکەن ئیتر ئەوەیە کە ئێستا تۆ ئەم بینیت باشە چاوە بوو مەزم ببێت ناو دوازدە خوشک و برایەنە ئەو سەردەمی ئێمە ژیانێکی زۆر سادە و ساکار بوو وەکو ئێستا نەبوو یعنی ژیان زۆر زۆر جەنجاڵە تەکنەلۆجیا هاتۆتە ناوەوە هەموو مناڵ داوای پێداویستەکان و حەز و ئارۆزەکانی خۆیان دەکەن سەردەمی ئێمە ئەوانە نەبوو یاریەکانمان یاریەکی زۆر زۆر ساکار بوو زۆر جار دایکمان خوشکمان یاری بووکێنیان بۆ دروست ئەکردین بوو کە سەماکەرە ئەو کاتە ئەو جۆرە یاریانە نەبوو بووکێکیان بۆ دەکڕی تۆوا هەست ئەکرد لە ژیان تا ئەمە خۆشترین شتە لە لای تۆ وەکو ئێستا نەبوو کە من ئێستا زۆر جار ئەیبینم لە ڕێگەی کچەکانمەوە کوڕەکانمەوە ژوورێکی تایبەتی هەمووی یاری مناڵانە لە هەموو جۆرە یاریەک ئەوە لە سەردەمی ئێمەدا نەبوو پەروەردەی ئێمە پەروەردەیەکی جیاواز بوو وەکو ئێستا نەبوو تەکنەلۆجیا بچێتە ناو هەموو ماڵێکەوە لای ئێمە کە مناڵ گۆ دەکرا و بەخێو ئەکرا بە لایلایی دایک و ئاوازی دایک و ڕەژاندنی بێشکە و هەژاندنی بێشکە و ئەمە جۆرە هەست و سۆزێکی لای مناڵەکە دروست دەکرد چ لە ڕووی هەستی خۆشەویستی بۆ زمانەکە کە گەورە دەبیت ئەو یادگاریانی مناڵی خۆت وەکو ئێستا چۆن من بۆتانە گێڕمەوانە لە یادی خۆت و لە بیرەوەریەکانی خۆتە هەمووی خەزم بووە بەڵام من ئێستا گەر بەراوردێکی ئەمڕۆ لەگەڵ دنیا بکەم زۆری دەویە دەتوانم بڵێم بە چەند کتێبێک تەواو نابێت لە هەموو بوارێکە لە یاری سەردەمی مناڵانمان لەگەڵ کچەکانە سەردەمی ئێمە لەگەڵ کوڕ و کچە لە دەرەوە یاریمانە کرد ئێستا تۆ ئەمە نبینی لە کۆڵانەکانی هەولێر بێ سلەیمانی بێ کوڕ و کچ بە شەو یاری بکەن و بە ڕۆژ یاری بکەن و ئیتر ئەم جۆرە هینا ژیانە ساکارەی دۆنیە لە ئەمڕۆدا زۆر زۆر ئەتوانم بڵێم ئاڵۆز بووە ئێستا یعنی پەیوەندیەکان ئاڵۆز بووە لەوانەیە کۆمەڵێک هۆکار بوو بێت سەردەمی من
سەردەمێک بووە ساڵانی 60ەکان هەتا حەفتاکان لە حەفتاکانە تۆزێک کورد بوژایەوە بەهۆی ڕێکەوتنی یانزەی ئازار لە کۆتایی 60ەکانیشە من چوومە کولیێژ بەشی کوردی لە زانکۆی بەغا 4 ساڵ لەوێژ مامەوە بە دەرچوونم لە زانکۆ یەکێک بووم لە یەکەمەکان ئەو سەردەمەی ئێمە توانیان 5 قوتابی هەڵبژێرن بۆ ئەوەی کەوا دکتۆرا تەواوکەن خۆشبەختانە 4 کەسمان بەغدای تمام کرد نەخێر من دکتۆرام لە مۆسکۆ تەواو کرد ماجستێر و دکتۆرایمە یەکسەر دکتۆراشمان تەواو کرد 5 ساڵ لە مۆسکۆ بووم ژیانێکی زۆر خۆش و پڕبەرهەم و یادەوەریەکی خۆشمان هەبوو بەڵێ دکتۆر شتێک هەبوو ینی دەواکو دبێژن دکتۆر شکریە یەکسەر دبێژن هۆهۆ دکتۆر شکریە ناسکری بوو بجوانی و بەدەویە خوا خۆشک بوو ناخوا وڵا ئەیتەرە من نازانم ئەوە خەڵق بازەکات ناسکریە تەواکو نابێتە پێ یەکسەر بێتێ بینیە دبێژن وەکی تۆ زۆر سپاس ئەجێتە بەرێ خۆدا مۆسکۆ بەڵێ دەدەست بە ماجستێر و دکتۆرای دەستم بە دکتۆرا کرد سەرەتا خۆمان فێری زمانەکە کرد ساڵێک ینی هەوڵماندا بۆ فێربوونی زمان بەس من بۆ ئەوەی کەوا ڕووسەکەم زیاتر بەهێز بێت توانیم 6 مانگی تریش زیاب بکەم ساڵێکیش ئێمە فەلسفەی مارکسیمان خوێن لەوێ جلوبەرگمان جیاواز بوو هەچی تۆ بڵێ دابوونەریتمە هیچی لەگەڵ میلەتێکی جیاواز کەلتورێکی جیاواز زمانێکی جیاواز دکتۆریانی هەتا ڕۆژایی ڕۆژی گەلک ماڵبات هەنە دەرفەتێ نادن کە چێن خۆ بکو بچن لە دەربەری باژارێکی نەتەنێ وڵاتێکی بخوێنێ ڕاست بێت چاوە ماڵباتە تا ڕوبەرووی وان زەحمەتیان یادی بەخێر بێ گۆڕی پڕ لە نور بێ پرۆفسۆر دکتۆر کەمال مەسەر کە بەری دەتوانم بڵێم 20 ڕۆژێک کۆچی دوایی کرد ئەو یەکێک بوو لە هەندەرەکانم نامەی بۆ باوکم نووسی بووی لە 3 ملیۆن کەستا کچی تۆ هەڵەبژێرین بۆ ئەوەی دکتۆراتەوەکە هیوادارم ڕەزامەندی دەربڕی بۆ نردنی کچەکەت بۆ ئەوەی قۆناغی دکتۆرا تەواوکە و لە پاشە ڕۆژە گەل و نیشتیمان سوودێ باوکم رازی بوو بەڵام مامم رازی نەبوو باوکم کەوتە یعنی بەڵێ و ئەم جۆرەشتانە ئیترەوە بوو من چوومە لای هاوڕەیەکی باوکم ئیتر ئێوارە هاتەوە باوکم باوەڕ بکە گولستان ئێوارەیەکی درەنگ خەریب و ڕۆژ ئاوا ئەبوو خۆ دەزانی ئاوابوونی ڕۆژ لە فەلسفەی ئێزدیەکانە زۆر بابەت ئەگەیەنێ هیوایە خۆشیە جوانیە باوکم سەیری ئاسمانی کرد و ئەوانەوتی خوایە ئەم کچەم پێشکەش بە گەل و نیشتیمان بێ لە ناو کچەکانمە ئەمە قووەتێکی بۆ من دروست کرد یعنی ئەو باوکە بۆ من پشتێکی گەورە بوو بۆ من هێزێک بوو بۆ من باوەڕبوون بوو بە خۆم باوەڕبوون بوو بە زمانم باوەڕبوون بوو بە گەل و نیشتیمە یعنی ئەوە یەکێک لەوانە کە بهاندەرم بوو خۆ دەزانی باوک دەوری سەرەکی هەیە کۆمەلگا کەشمان کۆمەلگایەکی باوک سالاریە ئەبێ باوک هەموو شتێک بێ لە ناو تا ئێستاش تا نۆکە ئەجەمێ بن بەحسا قۆناغا خوێندناتە بە هورگلی بکن لە مۆسکۆی جەمتە مێ قەهوەکێ بە خوێندنا بەمانێدە بەخچە خۆشە وەن سابر هەیە دەنگێ چووک و تایرکان هەروەها کەچ هەوایەکە خۆش هەیە هۆنزانن وی چەخی بەهارەیە لە کوردستانێ دیگە لە دکتۆر شکریە ڕەسوول ئەمێوان ئەخافتنن خۆش و شیرین بەردەوام بکەن. گەلێکی حەجبێ دەبێت کێ زۆر ئێرەت پێ خۆشە لەبەر زۆر لەبەرەوەی هەواکەی پاکە سروشتەکەی جوانە دراوسەکان هەمووی لە یەک چینین هەموو مامۆستای زانکۆیە هیچ غەریبێک لە ناومانە نییە لە خۆشی و ناخۆشی یەکتریا بەشدارین هیچ ماڵێک ڕۆژە لە ڕۆژان دڵتەنگی نەکردوین ئێمە دڵتەنگی کەسمان نەکردو ینی کۆمەڵێک شت هەیە کە لێرە هەمومانی یەک خستووە ئەویش مامۆستایەتیە درستە. بێجە ئەم بەحسا چوناتەیە مۆسکۆ بکەن لە مۆسکۆیە بەشێک کوردی دەدەمەیەکێتیە سۆڤێت هاتێدا مەزراندن بنەریناتە حتا چقەسکاری بوو سوودێ بگهێنە کوردان ژووی چاخیوە حتا ڕۆژە ئیرۆ و چمەرەمەکەوەی هەبوو کوات ئاواکردن بەڕاستی ئەتوانم بڵێم سۆڤێت یاخۆ بڵێن سۆڤێتی جاران دەورێکی گەریە گەورەی هەبوو لە بابەتی کوردەلۆژیا لە مەسەلەی کوردناسیە ئەوە بوو ئەگەر بۆ مەرامی خۆیان بێ ڕووسەکان بۆ مەرامی لاینی استراتیژی و سیاسی خۆیان بێ
توانیان چەند مرکزێکی چەند بنکەیەک چەند ناوەندێکی گەورە بکەنەوە چ لە باکۆ بێ یاخو یەریڤان بێ یان لە لینگراد و هەروەها لە ناوەندی مۆسکۆشە. من لە پەیمانگەی ڕۆژهەڵاتناسی کە یەکێکە لە هەرە گرنگترین ئەتوانم بڵێم پەیمانگا لە سۆڤێتی جارانە، ئەو وەزیری دەرەوەی وڵاتانە هەموو لەوێدا تەواویان کردووە و لەوێ تەخەڕوجیان کردووە. یەکێک لەوانە پڕیماکۆفە، یەکێک لەوانە بابەجان غەفورۆفە کە سەرۆکی تاجکستان بوو لە سەردەمی ستالینە. ئەمانە هەمویان بە ناودەنگن. ئۆربلی لە ڕووی ئەکادیمیەوە کەس ناتوانێت بڵێ ئۆربلی کەسایەتیەکی کوردناس نەبووە یا ئەرمەنناس نەبووە. ئەو توانی بەشی ئێرانی دابنیەوە پاشانیش کە کۆمەڵێک کەسانی ئەکادیمی دروست بوون بەشی کوردی کردەوە لە لینگراد. کورد بوون یان کودامەزراندن یان ڕوس خۆی ئەرمەنی بوو ئۆربلی. کۆمەڵی کەسایەتی ڕوس و ئەرمەن و ئەتوانم بڵێم جۆرجی و ئەمانە بەشی کوردیان دامەزران، بەڵام کە دایان مەزان توانیان کادرانی کورد پێک بێنن. یەکێک لەوانە جەلیلی جەلیلۆفە، ئۆریخانی جەلیلە، قەناتی کوردۆییفە، مارگریت ڕۆدینکۆیە، سەبوڵۆفە، ئەشەرتریانە، یعنی کۆمەڵێک کەسانتیان دروست کرد کە ئەمانە لە لینگراد و لە باکۆ و لەوانە ئەسوڕانەوانە بۆ مەسەلەی کوردناسی. ئەمە بەلایەکی تریشە رووسیا توانی سوود لەم لایەنە وەربگرێ، چ بۆ مەرامی سیاسی چ بۆ ناسینی کورد. ئەوە بۆ شۆڕشی دامەزراندنی حکوومەتی کوردستان لە مەهاباد. ئەمە بە هەندانی ڕووسەکان بوو، چ لە ئازەربایجان بێت چ لە رووسیا. ئەمە یەکێکە لەو شتانەی کە هانێکی گەورەیان بۆ میلەتی کووردا کە دەبێت دەوڵەتیان هەبێ، بەڵام بەداخەوانە هەر خۆشیان کۆمارەکەیان تێکدا. ئەمە سیاسەتە. بەڵام ئەوەی کە ئێمە سوودمان لێکرد بۆ ئەمڕۆی کورد زەخیرەیەکی زۆر زۆر دەوڵەمەند لە ڕووی کوردناسیەوە، چ لە ڕووی جوغرافیە بێت، چ لە ڕووی مێژووە بێ، چ لە ڕووی زمانەوانی بێت، چ لە ڕووی فۆلکلۆر بێت، چ لە ڕووی دابوونەریتی کوردەوە بێ، چ لە ڕووی ڕێزمانی کوردی و مەسلەی کوە، چ لە ڕووی ئەتنۆگرافیا بێ. بەڕاستی ئەتوانم بڵێم لە ناو هەموو ئەوروپا ئەو ئەرشیمە دەوڵەمەنەی کە من بینیومە لە هەموو ئەوروپا ڕووسەکان و سۆڤێتەکان خزمەتیان بە کورد کردووە لە مەسلەی کوردناسیە و ئەمڕۆ ئێمە توانیومانە بە پێی پێویست بە پێی چالاکی ئەو مامۆستایانەی گەڕاو نەتەوانێت لە سۆڤێت توانیویانە ئەو بەرهەمانە بکەن بە کوردی. و هێشتا زۆربەی زۆریش نەکراوەتە کوردی. حتەنها ئەو بەش بەردەوامە ئێستاش بڵێ ئەو بەشە لە لینگراد بەردەوامە و ئێستا لە ناو مۆسکۆوە سەنتەرێکی تایبەتی هەیە بۆ کوردەڵۆژیە. زۆر کەس ئێستا لەوێ گەڕاوەتەوانێ و کولیەژیان تاوەڵا لە دوای تەواو بوونم بارێکی وا بۆ من نەڕەخسا کە بچم. ئەوانیش داوەتی کەسیان نەکردووە. مەسەلەی کوردناسی ئێتر بەڕاستی ئەتوانم بڵێم لاواز بووە، وەکو سەردەمی هەفتاکان نەبوو کە رووسیا پشگیریەکی تەواوی لە ڕێکەوتن نامەی 11 ئازارا کرد و هەر ئەوانیش توانیان ئەم سنتەرانە لە ڕووی کوردناسیوانە ببوژێنەوە. ئەو پەیوەندی نێوان ڕووس و نێوان کورد بەڕاستی ئەگە تۆ بڵێ سەردەمی زێڕین لەکەیا بووە. من پێت ئەڵێم لە دوای ساڵانی 60ەکان و هەفتاکانەوە تا هەشتاکان سەردەمی زێڕین بووە و لە سەردەمی کۆماری کوردستانیش لە مەهاباد خزمەتێکی جوانی ڕەوشنبیری سیاسی ئەم لانەیان کردووە. توانیان کۆمەڵێک کەسایەتی پێبگەرن، چ لە بواری سەربازی بدابێ ئەفسەریان دروست کردووە، چ لە بواری ئەکادیمیا بێت. دەورێکی جوانیان بینیوە. ئێستا لە کانێک ئاوە خواردەوە نابێت بەردێکی قڕێت. درستە. جا دکتۆر تبەگەرایی تەمام کرد، دکتۆرا بدەستخواخست باشی تبەگەرایی سلێمانیە تە دەست بوانە گوتنێ گوت و هەروەهاز باوەت بکەم پشتی 2 ساڵە تە ژیانە هەمژینیە پێکانی هەندوردا دگەل بەرهەمێن تەمێ بەحسا چیرۆکە ژیانەتەی تایبەتی بکەن. کەرەمکە.
خاتمی چیرۆکە پێکانینە ژیانە هەڤژینیە خۆشە باڵکێشە مرۆڤ گۆداری بکێ ئەژوەر و بریارەکە نەهەسانیە چاوە بەحسا تەجروبە خۆتکێ دەماکو تا پرۆفیسۆر دکتۆر خەلیل ناسکر وی چاخی و بریارداک و بزەوجە گولستانگیان ئەمەی ئێمە سەردەمی ڕژێم بوو ئیتر خۆ دەزانی ڕژێمی بەعەس زۆر دڕندە بوو یعنی تۆ حەسد ئەکرد ئیستیقرارێک بکەی لەبەرەوە من ڕێکەوت بوو شوەکەی من بە ڕێکەوت بوو ئەم ئەڤینی و حەزکردن ئابەدەن هەر بە ڕێکەوت هاتە ژوورەکەمان پاش تقریبا 6 مانگ و 7 مانگ و ئەیویست ژن بخوازێ لە ماڵی هاوڕەیەکی پیان وتبەوە جا قۆ لە ژوورەکە تا سوورە و سەڵتەیە بۆ ئەو ناخوازە ئەوشتی ئەخر ئەو خەڵقی سلەیمانیە شوو بە من ناکە من خەڵقی گەرمیانم کی ئەڵێ نەیدەیدەیدە ئەنوتێ ئێمە پێڵێ ئەو ماڵە لە قۆرفەکە ما بوو مامۆستایەک بوو ئیتر کە هات پێی وتم بەڕاستی من پێم سیر بوو وتم بۆ جوڕئەتی نییە خۆی مفاتەحەم لەگەڵا بکە و ڕازینی مەرجم هەیە مەرجم نییە ئیتر دوای 6 مانگ هات پێی وتم باوەڕم پێ بکە گولستان خان یەکەم مەرجم وتم من شوو بە یەکێکم لای من ئاڵتون و ماڵ و پارە و خان و هیچ شتێک نییە بەس حەزم لە یەکێکە بێتە هاوبەشی ژیانم بەعسی نەبێت بەێ درستەویجە دکتۆرم بێن سەر بەرهەمێنتە زەیدەی 38 کتێبم هەیە بەشێکە لەو کتێبانە بەداخەوە زۆریم نەماوە ئەمە یەکێکیان لەوانەیە ئەو کەسانی لە ژیانمان زۆر ناودار بوون یان لێمەوانە نزیک بوون یا هەواڵ بوون یان ئەدیب نووسەر ئەوانە ئەمە یادی ئازیزانە کە کۆچیان کردو هەریەکە بهێنێ ئەمە تەرجەمەم کردو لە ڕوسیەوانە کتێبی مەلا مەحموودی بایەزی تێ بەنای عادەت و ڕسومە نای ئەکرادیە ئەمە کە تازە گەڕامەوانێ لە مووسڵ هین لە مۆسکۆ ببوورە کۆمەڵە چیرۆکێکی ڕوسیم هاتم لە ڕوسیەوە کردم بە چیرۆکی ڕوسی خۆشن زۆر خۆشە ئەدەبێ ڕوسی ئەدەبێکی دەوڵەمەندە حکایەتی ڕوسی زۆر خۆشە ئیتر گۆرانی ڕوسی زۆر خۆشە هەڵپەرکی ڕوسی زۆر خۆشە ئەمەش کتێبێک بوو بە سوودفە لەلام دروست بوو چوومە بەخە گۆڤاری دەنگی گێتی تازە لە ناو تەنەکەی زبڵا دەرمهانی دوانیم ئەم کتێبەیە چکە ئەمە لە سەردەمی ئینگلیزەکانە لە جەنگی جیهانی دووهەمە ئەمە ئینگلیزەکان گۆڤاری دەنگی گێتی تازەیان دەرکرد کۆمەڵێک بابەتی ئەکادیمی زۆر چاک لە ڕووی زمانەوە تۆفیق وهبی حسێن حوزنی موکریانی کۆمەڵێک کەسایەتی لێمرەدا ئەمە بە حکمی ئەوەی لە بەشی کوردی من دەرسی فۆلکلۆرم ئەوەتەوە ویستم فێری هەموو تەلەبەکان و قوتابیەکان بکەم چۆن فۆلکلۆر کۆکرێتەوە چۆن دیراسەی مەیدانی تۆ بۆ پاشە ڕۆژەکەی ئەمە ماوەیە لە کوردستان بوو بە دیاردە ژن خۆی ئەسووتان یا ژنیان ئەکوشت کوشتنی ژن من هاتم بەشی سووتانەکە بۆچی پەیوەندی بە ئاگرەوە ئەو ئاگرە چییە لە عقلی ئەو ئافرەتە پەلاماری ئاگرەیە و خۆی ئەسووتێنێ بە ئاگرە و ئاگرەکەش بۆ ئاسمان بەرزە بێتەوە نیشانەی چییە لە عقلەتی میلەتانە بە تایبەتی لای ئێزدەکان و زەردەشتەکان و یارسانەکان و ئەو ئاینە ڕەسەنانەی لە کورد چۆن دەڕوانە ڕۆژ لایەن چییە ئەمە یەک ئەم نورە بیگەڕێنینەوانە بۆ نوری ئاگر ئەم ئاگرە چه عقیدەیەک لەلایەن دروستەکە ئەمە یەکێکە لەو شتانم من ئەوەی کەوا سەرسامی کردم بە ئازایەتی پاڵەوانیەتی سیاسی خەباتکرد لەو ڕۆژەی کەوا لە ژیانە چاوی کردەوە هەتا ئەو ڕۆژەی کەوا مرد بارزانی نەمرد چه خەباتێکی بۆ میلەتی کورد و بۆ میژی کورد و بۆ هەموو لایەنەکان کردووە توانیم ئەم بیری نەتەوایەتی و کوردایەتی لە فەرمودەکانیە لە قسە نەستەقەکانیە ئەم دیراسەیە لەسەری بنووسم خاڵێکی تر وەکو بەڕێزە دەڵێ خۆی سەرەتای هەموو ژیانی هەموو کەسێ کە لە دایک ئەبێ سەرەتای ژیانە کە دەمریت کۆتایی ژیانە لەم کۆتایە ئێمە ڕێوڕسمی تایبەتیمان هەیە ئەوەیە کە توانیومە شین و لاوانەوەی کوردی لە هەموو پارچەکانی کوردستانە بیکەم بەم کتێبە درستە جاریش من وەکو ئێوە ئەڵێن بیرۆکە شتی خۆش شتێکی تایبەت ئەبینی ئەبێتە تێکستێکی جوان ئەمە ناوە گەڵا ڕێزانی دڵ ئەو تێکیجی باڵا من کشان شکریە شەکرا و ڕسوول بەڵێ ئیتر ئەمە زۆر بە ناوی شەکراوانێ نووسیومە کۆمەڵێک هینە مەسەلە دەردە دڵی قوتابیەکانە کە بۆیان باس کردوم و
سەرکەوتوو نەبوون لە خۆشەویستیانە ئەمەش خەزێنەیەکی گەورەی کەلتور و فۆلکلۆری کوردی لە شاری لێنینگراد هەیە لە نامەخانەی ساڵتیکۆف شدرین ئەمە بەڕاستی کاک جەودەت نەجار مهندیسە جەودەت وشیار مهندیسە ئەمە بە زمانی عەرەبی کردووە کە خوێنمەوە زۆر زۆر بەلامەوانیە شتێکی گەورە و گران بوو توانیم لە ماوەی 2 مانگ بیکەم بە کوردی ئەم بەرهەمەی لێپەیە بوو ئەمەش بەڕاستی دیراسەیەکی زۆر چاکە لەسەر حکایەتی قوراپی لەژێر ڕۆشنایی زانایەکی فۆلکلۆرناسی ڕووس بە ناوی ڤڵادیمیر پرۆپ توانیم حکایەتی فۆلکلۆری کوردی کە 33 وحدەیە تەطبیقی کەم بەسەر ئەو نەزەریەی ڤڵادیمیر پرۆپا و ناجەحیش بە پراکتیکی و شتێکی چاکە ئەمەش بابەتێکی ترە بەسەر لەسەر لایلایی دایک کە بۆ کۆرپەکەی ئەیکا و ئەمەش مەسەلەی گەلێک تێکەزیە لەسەر مەسەلای لایلای دەکەی زۆر زۆر یەکێک لەوانە ئەم بێشکەیە ئەم لانکە ئەم لانکە چ ڕۆڵێکی هەیە لە پەروەردەی مناڵە هەژانەکە ئەو شتانی کە پێوەیە ئەکرێ پاک و خاوێنی ئەو مناڵە لای دایک کە ئەیکا بۆی مناڵەکەی خەوی لێ بکەوێ ئەهێنێتە دەرەوانی و هەڵی دەپەڕێنێ بە ناکەسانن نایم بە پیاوی پیرن نایم بە یەکێکە کاتێکی زۆر بەژە دکتۆر ئێوە نیە بۆ دەڵێ بەردەوام کە دایک ئەڵێ هۆ کوڕەکە یعنی دایککە کوڕ پەیڕۆداکە زۆری خۆشوێ بەڵام کە ژن ئەهێنێ ئەتەرسێ نەوەکوم خێزانەکەی پێی ناخۆش بێ دایکەکە هاتوچەی کوڕەکە بکە بەڵام لە کاتی ئەوە دایکە هەر لە بیریاتی کە مناڵەکەی سکینی پێکە هەڵپەرکەی پێکەڵێ هۆ کوڕەکە تۆ ژنێ بێنە ساڵی جارێ بانگم کرد تۆ ژنێک بێنەوە دەرم کە ساڵی جارێک بانگم کە یعنی تۆ سەیرکە ئەگەر کەس بێ ئەڵێ بە ناکەسانن نادەم بە پیاوی پیرن نادەم بە یەکێکە دەیەم سوورمە بێ شان و ئەمای سوورمە بێ چل گەس دیوەخانی بێ هەڵەب جەمەیدانی بێ هەموو ناوچەین کوردستانی دانا هەمووی زۆریان بەنامە وەڵامیان ناومەتەوە خۆم نەچووم زۆریشیان خۆم چووم ئەمەش ئەدەبی فۆلکلۆری کوردیە لە بەشی کوردی پۆلیسیە دەخوێنرێت ئەمانە کۆمەڵێک کتێبی تریشم هەیە لەسەر زمان و ئەدەبی کوردی ئەوە لە زانکۆتکانە لە هەموو کولێجەکانی زانکۆ دەخوێنرا 3 کتێبیشم لە بەشی کوردی دەخوێنرا وەکو مەنهەجی توێری هێنا ئەدەب و هونەری کوردی فۆلکلۆری کوردی لەگەڵ زمان و ئەدەبی کوردی لە بەشی کوردی ئەخوێنرا ئێستاژ ئێمە لە ماڵەوە دانیشتوین و ناورۆکی شعرەکانی شێخ ڕەزا بەدەستمەوەیە ئەمەش کۆمەڵێک چیرۆکی بێگانەیە لە زمانی رووسی و فارسی و عەرەبی ئەمەش سڕی نهێنی ژمارە 7 بۆچی زۆر گرنگە بۆ ژمارە 7 لە هەموو ژمارەکانی تر زۆر بڵاوە بۆچی ئاسمان 7 تەبەقەیە زەوی 7 تەبەقەیە نۆتەکانی مۆسیقا 7 تەبەقەیە ئیتر کە خەڵق سوێن ئەخوا هەر بە 7 یعنی ئەم کتێبە هەمووی لەسەر ژمارە 7 و ئەم ژمارە 7 قودسێتی لە چیایە ئەمە شتێکی ترە بەڕاستی زۆر جار وشکە ساڵی دروست دەبێت لە کوردستانە لە ئەقلێتی میلی شعبی کووردە لە لادەکان ئەوان وەرزی تایبەتیان هەیە کە چاندنی تیا بکەن زەراعەتی تیا بکەن لەبەر ئەوە بە پێی وەرزەکان بە پێی ساڵەکان زۆر جار وشکە ساڵی هەیە لە ساڵی وشکە ساڵیە نەریتی تایبەتیان هەیە کۆسە بەبەیە بووکە بە بارانیە ئەمە پێش ئیسلام زۆر کۆنە لە دوای ئیسلامەکان و کە کورد ئیتر بوو بە موسڵمان و ئەوانە نوێژە بارانە هەیە لەم ماوەیە لە سەی سادق بوو نوێژە بارانە بوو بۆ ئەوەی کەوا باوەڕیان ئەکرد وشکە ساڵیە ئیتر دنیا قات و قڕا لە ڕووی ئابوووریەوە زەرە و زیانێکی زۆر ئەگەیەنە بە خەڵق ڕاستە درستە دکتۆر ڕێزباوت کەمە پرۆگرام قەت تێرو تژینا بە ئەخەفتنێنتە بە هەبووناتە بۆ جوداتە تەبی وەختێکی کن بوو کورد بوو لێ ئەس باوەتکەم هینجی ژێرە دەبێت لەم وازێژم پرۆگرامێک ئەوسا گەل دکتۆر شکریە گەلێک بسوود بوو ژمرە گەلێکێک خۆش کردم دڵخۆش کردم تەجربە خۆی شخصیز بێژم ئەس باوەتکەم دەریەوێش بۆ هەر کەسیژی فەکریەک و بێلێ دەرێت گەل بە ئاخەبێ پرسانژێ بکێ ژبکە ئەو تمی دخوازە بدە ئەو دانژی نە هەر کەس دکارێ بدە تەنێ ئەو کەسێن گۆ تێرن و
و تجنب مێژیە خۆ بدلێ خۆ ئەس گەلێک سپاسیاتت کەمش بۆ vê دەرفەتێ ئەم سەربلندن بتە کومە کەسێک هەیە بناوێ دکتۆر شکری ڕەسوول من سپاسی کەناڵی کوردستان 24ەکەم هیوای سەرکەوتن و تەمەند درێژی بۆ ئەم بەڕێزانە ئەەکەم کە ماوەی خۆیان بەخشی بە ئێمە هیوای بەختەوەریش بۆ تۆ دەخوازم هەر هەبێ دکتۆر چی لە دڵتایە خودێ بێنێتت گەلێک سپاس تەمەند درێژێت هەر هەبێ ببێ ئەوەیەم گەهانەداویە پرۆگرامەخوا پرتوژی جم دکتۆرە هەنا ئەس باوەڕکەم پێویستە ئەم لێ بگەرن ئەم بخوێنن بچێکی مێژیە خوا وەکو دکتۆرە دبێژە وتمی ئاماژە بۆ یەکێ دەشت تۆڕەنجواکی دوور بخن وەگەرن ئەسڵێ خوا کللتورە خوا نەریتا خوا لێ خۆدی دەرکەون ئەگەرم لێ خۆدی دەرنەکەون دووەرەزێ بێژم ئەم قەت نابنە خۆدی دەولەت بەک و کللتورمە ئاواتکە هەروەک چاوە زمان و ئالژی و عردمە ئاواتکە حتا خەلەکەکە دن بمێنن ناوە خێر و خۆشێدە و خاترەوە.